هندی وصفات بکەمی کێمە دوێژیانێدا هندی بەحساتە بکەمی کێمە دوێژیانێدا ئازانم تۆ چوەت ئاخێدا گەلە جارە بەرەو گورستانێڤەت ئێمدایکا من وت بێژمەتە عەزیزەر بەر دلێ من بەلە ئەس بێمە جێتە دەبێ ئاخا ساردا ئەڤە نە جێتەیە ئەڤە نە شەژیتەیە ئەسمانێ خودێ بێ شاهدە کا چەند کەمەگیری بۆ تەودید ناتە دادێ مدوێتن ئەس بێمە جێتە تو وەرە ژیانێدا دا قەهرە کوڕت خۆ ببینی دا کۆڤانت دلێ من ببینی کەسێک دلەی دلێ من هاتەت وەکیتە کەس نابشتە من کوڕێ من جێگەرا من ئەس مرم بۆتە باوەر بکە دادێ ئەڤە دە چووی ژیان ئەلمە بۆیە ئێک خودێ سەر شاهدە کامە چەند تو دوێ هەمی گاڤایات خەون و هێزرت من دا